بەڵێ بەداخەوە ئەبینین لە کوردستان لە 5,000 کە خەڵک بە ئومێد و هیوایەکەوە یاخود با بڵین بە ئومێدێکی کەوە کە ڕاپەڕینی ئەنجامدا ئەوە بەشێکە لە خەڵکە دڵسۆزەکەی باسەکەم. دوای 30 ساڵ ئەبینین لە یادی ڕاپەڕینەوە خەڵک لەناو خۆڵخاشاکایە کۆڵانەکان شوێنە گشتیەکان ئەبینین خەریکە خۆڵخاشاک دای ئەپۆشێت لەو لاشەوە کاربەدەستان و دەسەڵاتی حکوومەتی کوردی ئەبینین بە جۆرێک قۆرغی هەموو ژیانی خەڵکی کوردستانیان کردووە، هەر لە نەبوونی موچە و کارەبا و ئاو و کارەبا و هەموو خەدەماتێک، هەر لە نەبوونی بێکاری و هەموو ئەم دەردەسەریانیان بۆ خەڵکی کوردستانیانەوە. بۆیە من لێرەوە پشگیری تەواوی خۆم بۆ ژینگە پارێزان و ئەوانە ڕاگەێنم کە ماگرتنیان کردووە و داوایان لێ یەکەم کە ماگرتن نشکێنن هەتاکۆیی کە شایستە دارایەکانیان پێ بدەن، چونکەوە حەقێکی تەواوی خۆیانە، حەقێکی نیوەی حەقی خۆشیان نییە بگرە ئەوەی کەوان لەو هەموو کۆمەلگا پاگەکەن و لەو هەموو خەوڵ و خاشاک و زبڵ و پیسیە ئەبینین بەداخەوە ئەو موچەیە کە شایستی خۆشانە ئەوشان پێڕەوان نابینن. نەخێر نەک قابلی بەوەیە پێویستی بەوەیە کە لە شایستەترین ژیانە بەهرەمەند بێت، چونکە خەڵکی کوردستان ئینسانی زۆر دڵسۆزی تایە. من پێم وایە لە یادی ڕاپەڕینە پێویستمان بە ڕاپەڕینێکی تر هەیە بۆ یەکێتی و پارتی ڕاماڵین و دەسەڵاتێکە دامەزرێت، دەسەڵاتێکە نوێنەرایەتی خەڵک نمایندەی بکات، نەوەکو ئەحزابێکە 30 ساڵە پارە کۆکاتەوە ئەوەش ژیانەوەینی خەڵکی کوردستانە. ئەم پیس و پۆخڵی و ئەم خاشاک و شتەکە بڵاو بۆتەوە ئەبێتە هۆی نەخۆشی بۆ مناڵان، بۆ هەموو کەس، بۆ گەڕەکەکان، بۆ سەرژینگە، بە تایبەتی مناڵێکی ئاوا کە لە مەکتەبێتە دەرەوە ئەو بۆن و پیسیە چێ بەسەریا و هەروەها ژینگە پیسەکە، ئەمەش هۆی سەبەکەی گەڕێتەوە بۆ نەدانی موچە بەو کارمەندانە یان بەو کەسانەی کە ئەم ئیشاکەن. جا وڵاتیش بە پاکردنەوە جوانە، شار بە پاک و تەمیزیەوە جوانە. داواکارین بە زووترین کات داواکاری ئەو کەسانە جێبەجێکن کە ئەرچی ئەم شتیان لە دەستایە و زیاتر ئەم شتانە کۆ نەبێتەوە خۆتان بەچای خۆتان ببینن، ئەچنە هەست کۆڵانێکەوە، ئەچنە هەست بازارێکەوە، ئاواش خاشاک کۆبۆتەوە و مەترسی ئەمە نەخۆشیێکی کوشندەی لێکرێت. پاکراگرتنی هەر شوێنێک چماڵ، بازار، قوتابخانە تاک بەرپرسە لەی بەگشتی بە شێوەیەکی گشتی، بەڵام وەکو شوێنە گشتیەکان حکوومەت بەرپرسە لەی. ئەگەر خزمەتی تاک بکە بە پێی پێویست خزمەتی کۆمپانیەکانی پاکردنەوە بکات، ئەوانش خزمەتی بازار و شار و خەڵک و شوێنە گشتیەکانەکەن. قەناعەتەکەی بە 3 مانگ شەبێ نەمدیوە، من خۆم لە تەختەخەوە هاتووم ئێرە نیم، بەڵام 3 مانگی شەبێک کۆمپانیای پاکەرەوەم نەدیوە بێتە بەردەرگامان، لە عەرەبانێک هاتووە خۆڵ و خاشاکەمان داوەتەوە پارە بردوێتی. ئەمەش بۆتە هۆی ناڕەزایی خەڵک بەگشتی لە هەموو بوارەکان. حکوومەت کەم تەرخەمە ڕیسواییە، ئەگەر بڵێ شەرمەزاریە بۆ حکوومەت. لە هەمان کاتە نرخی نەوەد بەرزە، نرخی هەموو هەرچی پێداویستی دەڵێ تەنانەت ئاو کە ئاوی مقەتەر بەسیترینە ئێستا گران بووە، نرخی لە سەروی ینی بەسیترین شت کە پێداویستی ژیانی تووە گران بووە، هەر لە ئاوە بگرە هەتاوەکو باشترین خۆراک بۆ تو، بۆ منداڵەکەت، بۆ ماڵەکەت، هەرچی پێداویستی هێگران بۆ لە پایسی ئەمە. یاری حکوومەت هەتاکوکەی بە ئاگانایە، هەتاکوکەی خەڵک ڕسوایەکە، خەڵک شەرمەزارەکە، گەنج نەماوە کاکە، گەنج نەماوە لێرە، گەنجە بینی تو سەیری ئەم بازارەکە لە ئافرەت زیاتری لێ نییە خۆ، یعنی خەڵکیان تووشی هەموو شتێک کردووە، فێری هەموو شتێکیان کردین. کۆمەلگای تەندروست بەچی دێتە کارەوە؟ بە خزمەتکردن دروستە بێ، دەبێ حکوومەت ئاگاداری خەڵکەکەی بێ. کاتێک تو دەڵی باوکی خەڵکم دەبێ باوکایەتیت بۆ بکرێ. من ئەگەر باوکایەتی و داکایەتیم بۆ منداڵەکەی خۆم بۆ نەکرێ، نابێت گلەی لە منداڵەکەم بکەم کە سبەی هەڵکوتێتە سرم. چۆن منداڵەکەم بەخێوکەم ئەوها سبەینێ منش بەخێوە کاتەوە. حکوومەت ئێستاکە کە ملەتەکەی بەخێو ناکات کە هەڵەکوتێتە سەری دژیە وەستێتەوە، بایکۆتی دەوامەکە، بایکۆتی پاکردنەوەی بەردەمی ماڵەکەی منەکە، لە پای چییە؟ لە پای ئەوەی حکوومەت لێی بەرپرس نییە، خۆی بە خاوەنی نازانێ. ئەگەر خۆی بە خاوەنی بزانێ، ڕۆژێک لە ڕۆژان منش وەفایەک مەبێ بۆی کە شتەکەی بەدەستمەوێ، عەلاگەکەی بەدەستمەوێ، خواردنەکەی تیا خۆ فڕی نادەم عەرزەکە.